بگەڕێوە هێشتا گوڵم لە ڕێی تۆداشێتەوە ئەمەن بەشی غوربەت ناکە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە بگەڕێوە هێشتا گوڵم لە ڕێی تۆداشێتەوە ئەمەن بەشی غوربەت ناکە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە هێشتا لێرە بەجێماوە لە بەرقاپی ژوورەکەی خۆت وەکو چرادا ئیساوە بگەڕێوە شوێن پێی جانان وە خەریکە کاو بێتەوە نەک بەجارێ لە غەریبی پێکەنینێ بچێتەوە بگەڕێوە هێشتا گوڵم لە ڕێی تۆداشمێتەوە ئەمەن بەشی غوربەت ناکە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە نامەکان بشواتەوە ئەویش وەک خۆت بەبێ دەنجی لەگەڵ بەفرا سەرباتەوە درەنگە بۆ گەڕانەوە ئەی فیلمێچی هەڵنەوەنی دەوەرەوەی نابێنەی ئەم لێ نیشتوی هەتام نەبی بگەڕێوە هێشتا بوون لە ڕێی تۆداشێتەوە ئەمەن بەشی غوربەت ناکە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە بگەڕێوە هێشتا گوڵم لە ڕێی تۆداشێتەوە تەمەن بەشی غوربەت ناکە ڕێژنەیەکە و ئەبڕێتەوە ڕێژنەیەکە و ئەبڕێت